لندن بریت شارداری شاری فرانسیسکۆ لە بەرهەڵستیکردنی بەڕێوەبەرایەتی ترامپ لە ڕۆژی هەینیدا بەڵێنیدا شارەکەی وەک پەناگەی پەنابەران بمێنێتەوە. لە ڕۆژی یەکشەممەشدا خۆپیشاندان لە نیویۆرک بەڕێوەچوو. ئەرکی سەرشالمانە بەرهەڵستی بکەین. بەسەردادان و هەڕەشەی هەڵکوتانە سەر کاری کردوتە سەر کۆمەلگاکەمان بە بڵاوبوونەوەی ترس. تەنها مەبەستی ئەوانە بڵاوبوونەوەی ترسە تا خەڵکی هەست نەکەن پارێزراون و لە ماڵەکانیان هەڵبێن. خۆپیشاندەران هەروەها لە سانتیاگۆ لە نزیک سنوورگرت بوونەوە لە دەمێکدا لە واشنگتن ژمارەیەک لە ئەندامانی کۆنگرێس گوتیان ڕەوشێکی نادروست دووچاری پەنابەران بۆتەوە. پێویست ناکات ڕێبازێک بگێرێتە بەر بۆ گرتنی ژنان و خەیزانی بێتاوان کە زیانیان بۆ کەس نەبووە و بە شێوەیەکی یاسایی داوای پەنابەری لە ئەمریکا دەکەن. کەبرستانی ئەمریکا دەڵێن بەریانگران بووە بۆ خەڵقی هەوڵدەدەن بە شێوەیەکی ناقانونی سنوورەکان ببەزێنن کە ژمارەیان 100,000 کەسە لە مانگێکدا و کۆماریەکان بە قەیران ناوی دەبن. چەند مانجێک لەمەوە بەر لەو دەمەی زۆر لە هاوکارەکانم سکاڵیان دەکرد لە ڕەوشی سنوور قەیرانێکی دروستکراو بوو کە داوای هەڵوێستی دەستبەجێمان بۆ دەکرد چونکە ڕەوشەکە ناخۆش بوو. خەڵکێکی لە ڕادەبەدەر زۆر ترسناک بوو. پشتیوانکەرانی سەرۆک دەڵێن پێویستە کۆنگرس بۆ شایەکانی یاسا پڕ بکاتەوە و ڕەخنەگران دەڵێن سیستەمەکە سەقەتە و پێویستی بە گۆڕانکاری تەواو هەیە.